وێزگە سەرسەختە ئەتۆمیەکەی ئێران لە شوێنێکی ئەوەندە ئاسی و قوڵدایە کە زەحمەتە ئیسرائیل بە هەموو توانای سەربازی خۆیەوە بتوانێت هیچی لەگەڵ بکات. بۆیە ئێستا ئەو وێزگەیە بۆتە گرێکوێرەی شەڕەکە. لە قوڵایی نزیکەی 9 کیلۆمەتر لە ژێر بەردەڵانی چیایەکدا ئێران گەورەترین وێزگەی ئەتۆمی دامەزراندووە. ئیسرائیلیش هەرچی دەکات دەستی ناگات بەو شوێنە سەختە. وێزگەی فۆردۆ بۆتە نهێنی بەردەوامبوونی ئەم شەڕە، چونکە ئیسرائیل بە تواناکانی ئێستایەوە نەموشەکی لەو جۆرەی هەیە و نەفڕۆکەی ئەوەندە گەورەشی هەیە بتوانێت تەقەمەنی وەها هەڵبگرێت کە بگاتە وێزگەکە. ناوەندە سەربازەکانی جیهان دەڵێن ئیسرائیل تەنیا 2 بژاردەی لەبەردەستدایە بۆ گەیشتن بە فۆردۆ، یانەوەتا بە پلانێکی شۆکێنەر دەستی دەگات بەناو وێزگەکە، یاوەتا دەبێت ئەمریکا یارمەتی بدات، چونکە ئەو جۆرە ڕۆکێت و فڕۆکانە تەنیا لای ئەمریکا دەست دەکەون. خۆگەر وێزگەکە زەبری بەرکەوت، ئەوە ئێران دڵنیا دەبێتەوە کە ئەمریکا یارمەتی ئیسرائیلی داوە، بەمەش ئەمریکا لە شەڕەکەوە دەگلێت. لە دواهەمین پەیوەندی تەلەفۆنی نێوان ترەمپ و ناتانیاهۆ، ترەمپ ئاماژەی ئەوەی داوە کە بە دووری نازانێت ئەمریکا بۆ کردنەوەی گرێکوێرەکە یارمەتی ئیسرائیل بدات. مەترسیەکی گەورەتریش ئەوەیە هیچ کام لە ئەمریکا و ئیسرائیل ناتوانن بە شێوازە کلاسیکیەکان فۆردۆ لەناو ببەن، چونکە لەوە دەترسن لێدانێکی قورس ببێتە مایت زەکردنی تیشکی ئەتۆم و هەزاران کەس لەو دەوروبەرە لەناو بچن. ناوەندە سەربازی و هەواڵگرێکان ئێستا چاویان لەسەر فۆردۆیە، دەڵێن ئەگەر ئیسرائیل لەو وێزگەیەیدا و لە ناوی برد، ئەوە باڵادەستی خۆی بەسەر ئێراندا دەسەپێنێت. خۆگەر وێزگەکەش سەلامەت مایەوە، ئەوە بەم شەڕە هەڵەیەکی استراتیژی گەورەی کردووە و پرۆگرامی ئەتۆمی ئێران خێراتر دەکات.